الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه ومن والاه، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. فێرخوازان و خوێنکارانی زانستە شەرعیەکان، بەرزی پلەی زانست پەروەردگاری باڵا دیاری کردووە. ئەفەرمێت: شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. رب العالمين دەستپێشی لە پەروەردگارەوە لە خۆیەوەتی دەفەرمێ شهد الله، رب العالمين شاهدی ئەدات لەسەر ئەوەی کە پەروەردگار بۆ خۆی تاکو بێ شەریکە و شایستەی پەرستشە. دوای پەروەردگار دەفەرمێت والملائكة، وملائكەکان و فریشتەکانی ئاسمان هەمان شاهدی ئەدەن. پلەی سێهەم دیاری ئەکا دوای مەلائکە و ئولو العلم، ئەوانەی خاوەنی زانستن. لە پێغەمبەرانەوە دەست پێ ئەکا تا ئەوانەی شوێنکەوتووی پێغەمبەرانن سەلات و سەلامی خوایان لێبێ. واتە رب العالمین بۆ تەشریف، بۆ بەرزی هەڵگری زانست و فێرخوازی زانست، دوای مەلائکە ئەفەرمێ و ئولو العلم، ئەی ئەوەی دەتەوێ نزیک بیتەوە لە پێگەی سێهەم و شوێن پێغەمبەران بکەویت سەلات و سەلامی خوایان لێبێ و پێغەمبەر محەممەد صلى الله عليه وعلى آله وسلم. بۆیە ئازیزان، رب العالمين فەرمێ إنما يخشى الله من عباده العلماء. ئەوە کێیە زۆر وەک خۆی پەروەردگار دەناسێت؟ چێن ئەوانە؟ رب العالمين فەرمێت ئەوەی ترسی تەواوی هەیە، واتە بە تەواوەتی لە ناسین و لە خواناسیە ڕۆچووە و تێگەیشتووە لە خواپەرستی. رب العالمين فەرمێ العلماء، ئەوانەی کەوا هەڵگری زانستن لە پێغەمبەرانەوە دەست پێ ئەکات بۆ شوێنکەوتوەکانی، بۆ فێرخوازانی زانست. ئازیزان، هەر خوێنکارێک، هەر زانست دۆستێک بیەوێ فێر بێ، ئەوە ڕێگەی بەهشتی گرتوۆتە بەر. چونکی پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم من سلك طريقا يلتمس، هەر کەسێ ڕێگەیەک بگرێ بۆ ئەوەی فێر بێ زانست، ڕێی زانست بگرێت، سهل الله به طريقا إلى الجنة. ڕێگەی زانست شاڕێگەی چوون بۆ بەهشتا. پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ ئەو ڕێگەیە بگرێت، پەروەردگار ڕێگەی بەهشتی بۆ ئاسانەکات. خۆشەویستان، مسلمانانی بەڕێز، ئەو ئازیزەی کە خۆی ئەتوانێ با فێر بێ، یا خۆی تەمەنێکی بڕیوە و ناتوانێت دا ببڕێ بۆ زانستە شەرعیەکان، با کوڕ و کچەکانی هەڵنێت بیان کاتە پێشەنگی فێربوون. پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمێت حتى الحيتان في البحر، نهنگەکانی دەریا، وحتى النملة في جحرها، وهروها مێرووەکان لە کونەکانیاندا چی ئەکەن؟ دوعا ئەکەن، ئەپاڕێنەوە بۆ کێ؟ معلم الناس خەیڕا، بۆ ئەو کەسانەی خەڵک فێری خێر ئەکەن. بەرزترین خێر زانستی علومە شەرعیەکانە. بۆ کێ دوعا ئەنێرن مێرووەکانی کون کە لە کونەکانی خۆیاندان، و هەروەها نەهەنگەکانی دەریا و لە تاریکی بەحرا بۆ کێ ئەپاڕێنەوە لە پەروەردگار؟ معلم الناس خەیر. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم بۆ ئەوانەی مامۆستای خەیری خەڵقین، واتە نابیتە مامۆستا تا وەکو فێرخوازی زانست نەبیت. بۆیە ئازیزان، رب العالمين فەرمێ هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ ئایا یەکسانن ئەوانەی کەوا زانست خوازن و زانستیان لایە لەگەڵ ئەوانەی کەوا نەزان و زانستان لا نییە؟ لە وەڵامدا بەڵێ یەکسان نین، ئەی پەروەردگار. بۆیە خۆشەویستان، دابڕان بۆ زانستە شەرعیەکان و فێربوون و شوێنکەوتنی ئەو زانستانە ڕووناکی سەرزەویە، ڕووناکی دڵەکانە، ڕێکبوونەوەی ناڕێکیەکانە، چارەسەری هەموو نەخۆشیەکانە. با فێر بین خۆمان، نەوەکانمان،
نەوەیەکی زانست خواز بەردەوام لە زانست. بۆیە ئازیزان ئەوەی کەوا فێری زانست ئەبێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من أراد الله به خيرا ئەهلی خەیر ئەوەی خوا ئیشی خەیری پێبێت يفقهه في الدين رب العالمين تێگەیشتووی ئەکا، فامیدەی ئەکا، شارەزای ئەکا لە زانستە شەرعیەکاندا، لە دینە شارەزا ئەبێت. بۆیە ئازیزان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەم زانستە يرفع الله به أقوام کۆمەڵێ خەڵک هەیە پلەیان بەرزە بێتەوە لە دنیا و لە قیامەتە بەهۆی چیەوە؟ بەهۆی زانستی شەرعیەوە، فێربوونی قورئان و سنەتی دروستی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم. بۆیە خۆشەویستان پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعاکە ئەپاڕێتەوە، ئەفەرمێت و دوعا و بەرەکەتی دوعاکەشی بەردەوامە تا ڕۆژی زیندوو بوونەوە. رسول الله صلى الله عليه وسلم فرمي نظر الله امرئا دك خوايا درو شاويكي أو كسي لإيمان داران نيريامي هر كسيك نظر الله خوايا سنو رخسار زباني قشاوكي بريكي للروناكي سمع مقالتي فرما يشتكي بيغمر بيستي صلى الله عليه وعلى آله وسلم حفظها لبرئكا وأداها كما ووعاها ليتي أقا وأداها كما سمع أي جيانيت. وطبعا سي خالي تيجيشتن ولا بركردن وهالقرتن وهروها جياندني وكو خوي. رسول الله فرمي صلى الله عليه وسلم أبارتوا فرمي نظر الله دك خوايا روناكو دروشاوو قشبيني كي أو يزانستي من فير بيت وهلي أقري أبي بكيسيك بوي هلي أقري وهروها أي جيانيت وكو خوي. سڵاوی خواتان لێبێت فێر خوازانی زانستە شەرعیەکان خۆش مژدە بن، دڵڕووناک و درەوشاوە بن و پاشان پاش بەرەکەتی رب العالمین بە نزا و دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم تا ڕۆژی قیامەت. سەلام و میهرەبانی خوای گەورەتان لێبێ. دوا و شەمان سپاس و ستایشە بۆ پەروەردگار، درود و سڵاو لە گیانی پاکی پێغەمبەر و هاوەڵان و شوێن کەوتووە.